دەنگیم هەیە؟ بەڵێ دەنجی تۆ هەیە، ئەی دەنجی من هەیە؟ زۆر باشە، ئێستا دروست بوو. دکتۆر لێمە ببوورە، نازانم بۆ وا لێهات. زۆر بەخێر بێ. خۆشبی سپاس دەکەم، سلااو و ڕێزم هەیە بۆ بەڕێزان ئازیزان و هەروەها ئازیزانی بادینان. من بەداخەوە کرمانچی نازانم، بەڵام هەوڵ دەدەم بە پێی توانای خۆم. هیچ فەرقی ئێمە هەمومان کوردین، ئەلبەتە هیچ جیاوازی نییە و هەر پرسیارێکتان هەبی من بە چاوان وەڵامتان دەدەمەوە، هەم وەک کەسێک کەوا شارەزایم هەیە لە بواری زانست و هەم وەک کەسێک کە شارەزایم هەیە لە بواری بەراوردکاری ئاینی و هەم وەک کەسێک کەوا شارەزایم هەیە لە توڕاتی ئیسلامی و ئیسلام ناکرێت پێی بوترێ ئاین، بەڵکو ئیسلام کەڵتێکە، کەڵتێکی دوورگەی عەرەبی 1400 ساڵە کۆمەلگای مرۆڤایەتی خەڵتانی خوێن دەکەن و کۆمەلگای مرۆڤایەتی فێرە بێ ئەخلاقی دەکەن و لە ڕوانگەی ئیسلامەوە تۆ تەنها شەهادە بێنە بڵێ ئەشهد ئەن لا إله إلا الله و ئەشهد ئەن محەممەد رەسوول الله، لەو لاوە چی دەکەی بیکە لە دزی، لە جەردەیی، لە فەرهودی. خوداکەیان فێریان دەکا کە تاچی کۆمەلگای مرۆڤایەتی فێرە بێ ئەخلاقی بی، فێرە بەچەبازی بی، فێرە فەرهودی بێ و محەممەد کاتێک نمونەی باڵای ئەخلاقیانە. من 2 ساڵە داوا لە مسلمانان دەکەم یەک بەهای ئەخلاقی، یەک قیەمی ئەخلاقی محەممەدم بۆ بێنن نیانە و خودی خۆیان دەڵێن مەعسوومە. مەعسووم لە زمانی عەرەبی واتە پێغەمبەر هەر گوناحێک بکە ئەوە بۆی بە گوناح نانووسرێ، بەڵکو بە چاکە بۆی دەنووسرێ و تەنانەت دەقەکانی قورئان دەڵێ غفر لك ما تقدم وما تأخر من الذنوب. أي محمد ئەوە لە گوناحەکانی پێشووترت خۆش بووین و ئۆتۆماتیکیان لە گوناحەکانی داهاتوت خۆش دەبین. محەممەد کاتێک لە سەرامەرگ بوو داوا لە یاوەرەکانی دەکا داوام لێ بکەن بۆ ئەوەی خوددا لێم ببوورێ. محەممەد دەیزانی کە چەند گوناحی کردیە و یەکەم پێغەمبەر بووە کە ئیدعای پێغەمبەرایەتی کردێت لە مێژووی مرۆڤایەتی، یەکەم جینۆسایدی کردێت دژ بە بەنی قوڕەیضا و هەر کەسێک زمانی عەرەبی بزانێت بستە بنج و بنەوانی قورئانەوە دەزانێت قورئان تەنها لە نووسینی محەممەد نییە، لە نووسینی محەممەدە، ئەبوو بەکرە، وەرەقەی کوڕی نەوفەڵە، عەبدوڵڵا بن ئەبی سەڵتە، شاعیرەکانی جاهیلیە، موسەیلەمەیە و هەروەها زۆرێک لەوانی تریش. بۆ نمونە من دەکرێت چەندەها دەقتان بۆ بخوێنمەوە بەڕاستی گاڵتە جاڕیە. بۆ نمونە دەقتان بۆ دەخوێنمەوە لە سوڕەتی ئەسڵافات. چی دەڵێ بەڕێزان؟ فەرموو دکتۆر. وما منا إلا له مقام معلوم وأنا لنحن الصافون وأنا لنحن المسبحون. أو فرشتكان القصدكن تو بڕیار وایە محەممەد وحی خودات بۆ هاتبێ، ئەڵڵات بۆ هاتبێ، بەڵام کاتێک ئەو دەقە دەخوێنەوە فرشتەکان قسە دەکەن، دەڵێن ئەی محەممەد کەسمان نییە کە پلەیەکی دیاریکراوی نەبێ و ئێمە بۆ ئەڵڵا ڕیز بووین و ئێمە بۆ نمونە بە ئەڵڵادا هەڵدەدەین. یعنی ئەمە دیارە فرشتەکانن قسە دەکەن و لە شوێنێکی تر جوبرائیل خۆی قسە دەکات، دەقی ئیلاهی نییە کە گوایە. بۆ نمونە ما ننزل إلا بأمر ربك. أي محمد جادت مصر تفسيركي قلتم زانم كي ابن عباس دليتن پیغمبر داوای لە جوبرائیل کرد، گوتی جبە گیان ئەگەر بکرێ زوو سەردانمان بکەیت. جبە گیان ینی جوبرائیل. دکتۆر بیرم لە شتێکی تریش هات ببوورە لەم ئەو ینی لە سوورەت تەکویر محەممەد خۆی اعتراف دەکات، ئەڵێت إنه لقول رسول كريم آية 19. اینجا هاتوونە درۆ دەکە دەڵێن ڕەسوول الکەریم مەبەستی جوبرائیلە، مەبەستی جبە گیانە، بەڵام ئەو دەقەیان زۆر بە ڕۆشنی و نتنزل إلا بأمر ربك. يعني دەچمە سەر ابن عباس دەڵێتن پێغەمبەر بە جبەی گوت، جبە گیان جوبرائیلی گوتی جبە گیان ئێمە زوو دەمانەوێت بتبینین، زوو وەرە بۆ لامان. جوبرائیل گوتی ڕاستەکەی ئێمە تەنها بە فەرمانی ئەڵڵا دادەبەزین. یعنی بزانە قسەی کاکە لە شوێنێکدا ژن قسەی کردیە لە قورئاندا. کاتێک لە شەڕی ئوحد مسلمانان شکست دێنن، 2 کەس دەهێنەوە لەسەر پشتی وشتر شەهید بووینە گوایە. ژنەکە دەڵێ ئەوە چێیە؟ دەڵێ وەڵا شەهیدمان داوە. ژنەکە دەڵێتن يتخذ الله من عباده شهداء ودەڵێتن ولقد نزل وحي على ذلك ووحي لتقصي أمجن دابزي. كاتك دليتن لآياتي 144 سورة العمران دليتن يتخذ الله منكم شهداء. باشا لسر قصي عمر كوري خطاب 25 دق دابزيوا، 25 دقي قرآن دابزيوا. يعني الله
ئەڵڵای ئیسلام خودای ڕاستەقینە نییە تەواو مسلمانان دەبێت بۆم بسەلمێنن یەک ئەڵڵا خودایە دوو ئەڵڵا لەگەڵ ڕێزم بۆ نمونە ئیبلیس نییە سێ دەبێت بۆم بسەلمێنن تەنها یەک خوددا هەیە چوار دەبێت بۆم بسەلمێنن فرە خودایی بوونی نییە پێنج دواتر دەی بۆم بسەلمێنن ئەم دەقانە لەلایەن خودداوەیە کاکە گیان 6300 دقی قورئان هەیە و دکتۆر ئەیوب دکتۆر سامی دەیوب کە کەسێکە لە زمانی عیبری دەزانی سریانی دەزانی فەڵەستینیە عەرەبە و هەروە دکتۆرای هەیە لە ئاداب لە ئاینزانی پەرتووکێکی نووسیوە ئەخطاء القورئان دەڵێتن 5000 هەڵەی بەلاغی و نەحویم لە قورئان دۆزیوەتەوە بەڵام من تۆزە خاتری مسلمانان دەگرم 150 دیسکاونتیان دەدەمێ 2500 هەڵم تێدا دۆزیوەتەوە و پەرتووگەکە ئۆنلاین هەیە دەتوانن بگەڕێن هەمووی گاڵتەجاڕیە بەڕاستی هەمووی بێجگە لە هەڵەی زانستی کاکە یعنی هەڵەی زانستی قورئان پڕیەتی لە هەر کوێیەک گوتیان ئەم دەقە مەعجیزەیە بزانن هەڵەی تێدایە هاتوونە لە ڕێگای کۆمپەنسیشن میکانیزم واتە میکانیزمی تەعویض دەیانەوێت بە خەڵک بڵێن بۆ ئەوەی کەم و کوڕیەکان بشارنەوە بڵێن ئەمە چیە ئەمە مەعجیزەیە لە قورئاندا مەعجیزە نیە من کاتێک دەخوێنمەوە بەڕاستی گاڵتەجاڕیم پێدێ مەعجیزە لەم دەقەدا چییە إذا جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء ولم تجدوا ماء فتيمموا أوي مسلمان أوي بياوي مسلمان كاتك لقو كردن قرانوا يا دستان بردستي جنان كوت أو نبو دستاني بي باكنوا أو بالتيمم بكن أما أصلا إيهانية بس صفا بنجاي كوملقاي مروفايتي وهروها أو كساني دلين إما بروامان بأحاديث نية كدفكاري كراوة من نمونيان بودينم كاكا لقرآن كيان بو نمونا سورة الأحزاب فريقا تقتلون وتأسرون فريقا سبارت ببني قريظة جينوسايد دلي فريقي كان دكوجنو فريقي كان بأسير دقرن وعسى لهموي كارساتر لسورة الإسراء وعسى ربك أن يبعثك مقاما محمودا أي محمد خداكت زندود دكاته وفليشي خدايت بيدا بخشي محمود واتا بلاي خداي مقام واتا بلا وهمو زاناني إسلام بون بدو بشوا يشك لوانا ابن تيميش وحنبل يكان دلين محمد لروج قياما لسر أرج دادنيشي وخوي محكمي خلق دكا وهندي تشتريان دلين نخي خاوني الشفاء العظمى شفاء العظمى واتا واسطي قورا كاتك تو دچی واسطه دکې لای پادشاهک لای سروکک لا تو ور لروج قیامت واسطه ګوره به اخر امت شلون لەگەڵ دادپەروەری خودایی ئینسانی لەسەر هەر ئەو بابەتەش ئینسانی مسلمان کاتی داڕۆتە مزگەوت کاتی ئەم دوعایە دەکەت اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة دوایش چی ئەڵێ إنك لا تخلف الميعاد يعني بخوا ئەڵێ تو وعدت بمحمد داوە ببيا مقاما محمودا دواي با الله تو وعدي خوت نجري ولا وعدي خوت باشا شلون انسان بخدا بله لو وعدي خوت نجري اما اشتكي روايه تاكبرا نكر اوا اللهم صل على محمد فرمان تو بخوادكي الله نوشك لسر محمد من فرمان بدكم يعني تو شي عبادك كوا تو فرمان بخدا دكي دواتر أن الله وملائكته يصلون على النبي الله فرشتكاني الصلاة كاكجان بأصل آرامية ولزمان عربي صلاة وات الركوع وسجود وات كرنوش بردن وات الله كرنوش بمحمد دبا لقل ملائكاني إسلام إنجا كاكا بشتيوان ملائكاني إسلام كاتي أمشت بوان علي بي علي شون الله صلاة لسر محمد أكا علي كاكا جيان تو لإسلام تيناجي معناه صلاة دعاية علي باشا دكتور تو شون بالله علي دعاء له محمد بك يعني أو خو خوايا يعني شون بخوا علي يعني خوا بخوا علي يا خوا دعاء له محمد بك أي خو شون خوا دعاء لخو بك يعني أمش تكروايا لا خوي موضوعك سيركا دلين نوش كردن كرنوش أو كارساتا باش أو رازنيا دلين يعني نزايا باشا يعني دبي الله چی گەورەتر لە الله ئیسلام هەبێ الله ئیسلام دەستی بۆ بەرز کاتەوە نیزای بۆ بکە ئەمەش کارەساتە خۆی یعنی ثەنا واتە پیا هەڵدان مەدەحکردن یعنی جا فعلەکە کاک ئازیزم يعني يصلون فعل مضارع مستمر
یعنی لە ئەزەلەوە ئەڵڵا دانیشتووە بەردەوام سەڵات دەکات لەسەر محەممەد واتە بە محەممەددا هەڵدەدا چی دەڵێ ئەزرائیل وەرە وەرە جوبرائیل وەرە تۆش دەزانی محەممەد پیاوێکی زۆر محتەرەم بوو نازم لۆ زوو مرد ئەوە چێ کرد وەڵی جوبرائیل دە وەڵی ئەڵڵا گیان خەتای ئیزرائیل بوو ئەوە ئەزە گیان بۆچی یعنی زوو کوشتت ئەڵڵا گیان تۆ لە تابلۆی پارێزراوی ئاسمان نووسی بوو یعنی ئەو شیوەنە لە چێ ئێستا تۆ لەسەر عەرش دانیشتی گەورە يعني كونك عينات دروسك الشرم ناقيت خوا بقلوا بني محمد داعل ددي وامرأة مؤمنة إن وهبت نفسها للنبي وإن أراد النبي أن يستنكحها خالصة لك من دون المؤمنين يعني قالت جارية براكم من خوزقها همو كل زماني عربي دزاني جان أما هم لسر أم بابته يعني بو كساني مسلمان باش أم بابته بيزانن كسك هي ناوي عبد الله بن سعد بن أبي صرحة كاتب القرآن مرتد بو لإسلام بو كاتي أو كاتبة وتي دما كاتي قرآن دانوسيت دي وتي يعني الشكل من دروس بوه كاتي وتي من تبارك الله أحسن الخالقين قوتي أو يعني وتي أما قوتني من قوتني محمد نبو قوتي محمد وتي قلت كما قاله الله يعني كما جاءت أو كما نزلت يعني أم قوتنا وايا وكو وحية يعني وتي أم قوتني منها لبر أو مرتد بو لإسلام يعني دوين محمد إيش لێرە خاڵ ئەگەر مەجال دێ گوتی ئەگەر هاتوو وحی بۆ محەممەد هاتبێ ئەوە وحی بۆم نیشاتووە ئەخیرەکەی کاتە گوتی اینجا دواتر کارەساتەکە لە چییە سەیرکە لە دەفکە دەڵێ ئەحسن الخالقین ئەحسن للمقارنەیە واتە باشترین دروستکەرە واتە دروستکەری تریش هەیە بەڵام ئەڵڵای ئیسلام باشترینە یعنی مقارنەیە وخودی الله ئەکبەر کارەساتە ئەکبەر کەبیر ئەکبەر واتە ئەڵڵا گەورەترین خوددایە ئەڵڵا گەورەترە لە چاو ئەلات ئەلعوزە ئەلمەنات ئەوانی تریش باشە یعنی ئەڵڵا گەورەترینە خۆی کارەساتە الله ئەکبەر ئەم بابەتە تو قصة الغرانيق أزاني وايا قصة الغرانيق أم قصة الغرانيق جيب البوئمة دوباتك كأم محمد لسر حزي قريشيان وقلاتو عزة كاركا بلا 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 نانا هرزور بونمونا آياتي 22 آياتي 52 سورة الحج اعتراف دكا دلي أي محمد هيج بيغمبريك نبوة لفيش توش داش كتمناي نكرد بي الشيطان وتبخات سرزماني أو الشيطان خستي سرزمانت إيما لاي دبين ودقا كاني خومان لشويني دادنين يعني أول سر ناسخو منسوخة يعني خوا ليرة الله ليرة لسر حزي محمد إيش أكا يعني باشا ناسخو منسوخ چيا ناسخو منسوخ بمسلمانك ألي أقداري لسر ناسخو منسوخ هيتي ألينا بي ألي يعني ناسخو منسوخ شتك هاتوا محمد وتيا أم شتا بلا مسلمانا كان بدليان نبوة وتيا محمد اي باشا شتاكي باشتر له ايوائينم بأمانة كان شتاكي باشتر له ايوائينم اما يعني خواي محمد لبر حزاكاني محمد ريك او دقيان اعتراف دكا محمد الشيطان زفري بيبردو بوايا واوي سيرو سمريا الله قرآن لچندها شوين لمحمد دپاريتو اي محمد نكي دزبرداري پیامكيت بي نكي بدواي كافر كان بكويتن رجاء من بيويستم بيتا لد دپاريموا قند مازدكم محمد كرة قند مازدكم محمد نكي وازم لبيني يعني الله يقبو شكل شيوبي ومحمد بونمنا دقي قرآن لسورة النساء آياتي تشل من يطيع الرسول أطاع الله هركسيك جويرالي محمد به أو جويرالي الله دبه يعني كارساتا دقي تريان هي ناويان لا الله نا يشك لنا وكاني المؤمن الله إيمان دارا كاتك بوشي إيمان دارا شهادي هناوا الله شهادي هناوا والله صلاة دكا هروا قتمان والله بونمنا مسلمانان كاتك بروجي دبن بو الله يا ومحمد چی دەڵێتن محەممەد لە فەرمودەیەک جوێن دەدا بە دوو یاوەرەکانی ئائیشە دێتن دەڵێ ئەو جوێندانە ئەوە چی بوو دەڵێتن ئەی ئائیشە نەتزانی و من شەرتم لەسەر خوداکەم داناوە محەممەد شەرتی لەسەر ئەڵڵا داناوە محەممەد دەڵێ شەرتم لەسەر خوداکەم داناوە هەر کەسێک جوێنم پێیدا شەتەمتوه
ئەوە بە ئەڵڵام گوتیە کە دەبێت تۆ بە زەکات و بە حەسەنات بۆی بنووسی شارەت و ئەلا ڕەبی دەڵێت شەرتم لەسەر خوداکەم داناوە محەممەد کورە بابەت تۆ چی شەرت ئەخ لەسەر خوداکەت دادەنێ ئەمە نازانین کاکە گیان دکتۆر پشتیوان ئەگەر سەیری قورئان هەر هەمووی بکەی یعنی چیت لە قورئاندایە یعنی لە بلی سکس کوشتن و غەزەوات یعنی شتێکی باش بۆ من بۆ هەر کەسێکی مسلمان باش شتێکی باش بۆ ئینسانیەت بۆ ئەم هەموو ئینسانی نەبەستەنێ مسلمانەکان با شتێکی تەنیا شتێکی باش لەم قورئانە لۆمان بینن یەک کاکە برا من یەک شت دەڵێم تەحەدای مسلمانانم کردووە گوتم لە قورئانەکەتان دەقتان زۆرە دەڵێ عەذابا سەعیرا حەریقا فەسلکو زنجیرتان لە قوون دەبڕین ئاواتان لێ دەکەین ئاوی گەرمتان دەدەینێ پیشتان نوێ دەکەینەوە هەموو عەذابانە یەک عەذابم بۆ بینن کە ئەڵڵای قورئان بڵێ هەر کەسێک فاحیشە بکە ئەوە من عەذابی دەدەم نییە کاکە هەموو عەذابەکان بۆ ئەوەیە هەر کەسێک پابەندی محەممەد و ئەڵڵا نەبێ ئەوە من عەذابی دەدەم لەسەر بێ ئەخلاقی ئەڵڵای قورئان هیچ کەسێک عەذاب نادا یەک دەقم بۆ بێنە من تەحەدای مسلمانان دەکەم یەک دەقم بۆ بێنە لە قورئان ئەڵڵاکەتان مسلمانێک لەسەر بێ ئەخلاقی عەذاب بدا نییە کاکە گیان بڕۆن بگەڕێن لە ئێستاوە بۆ 100 ساڵی تر نییە یعنی ئیسلام بێ ئەخلاقی لە کۆمەلگاکان بڵاو دەکاتەوە هەر لەبەرەوەش ئەمڕۆ کە دەبینین کاتێک شەروانێکی ئەفرین ئەو کچەی دوێنێ کە وەرم جێرا بە ناوی جوانە پاڵانی دەڵێ کاتێک داعشێکی شم دەکوشت دەستبەرداری بەشێک لە لاشەی خۆم دەبووم کارێکی ئاسان نەبوو چکە کوشتنی مرۆڤە بەڵام دەبوایە بیکوژم ئەگەر نا مرۆڤی بێتاوانی دەکوشت بەڵام کاتێک داعشێک کەڵتی حەمە کەسێک دەکوژن دڵیان ئاو دەخواتەوە بڕۆ سەیری سوڕەتی ئەتەوبە بکە ئاەتی 111 خوداکەیان دەڵێتن بیان کوژن ئازاریان بدەن ئەڵڵا بەدەستی ئێوە ئازاریان دەدا بۆ ئەوەی دڵەکانتان شیفا بدا و ئەو ڕقوقینەی تێدایە ئاو بخواتەوە دڵی مسلمان نەخۆشە کاکە یعنی بەپێی اعترافاتی سوڕەتی ئەتەوبە نەخۆشە کاتێک مرۆڤ دەکوژن بۆ محەممەد ناوی ئەلقاتل الضەحوک بووە واتە لە کاتی کوشت و کوشتار محەممەد لێکەنیوە بڵێ چ مرۆڤێکی شەرافەتمەند هەیە خاوەن هەست هەیە لە کاتی بینینی خوێن کاکە من دکتۆرم لە کاتی بینینی خوێن تێک دەچم نیگەران دەبم محەممەد لە کاتی بینینی خوێن پێکەنیوە پێکەنین ئەخەر من نازانم بەڕاستی دکتور گیان ئەم بابەتەی تەناقوضات لە ئیسلام تەناقوضات زۆرن یعنی تۆش ئاگادایی لەسەر ئەمە یعنی کاتی ئەمە سەیری ئاەتەکانی مەدەنی ئەەکەین و سەیری ئاەتەکانی مەکی ئەەکەین زۆر جیاوازی ئەبینی و قورئان خۆی تەحەدی ئەەکە ئەڵێ ئەگەر ئێوە شارەزان ئانیان زیرەکن لۆمان شتێکی جێواز لە قورئان دەربینن مەثەلەن بۆ نمونە ئێمە زۆر شتەینی نە شتێک بە سەدان شت هەنە مەثەلەن ئەخوینی لەکم دینوکم وەلیە دین ئەمە شتێکی باشە دینی تۆ لۆ تۆ دینی من لۆ من شتێکی باشە بێ سوورەت الأحزاب ئەخوینی و سوورەت التەوبە ئەخوینی و مائیدە ئەخوینی سوورەت محەممەد خۆی ئەخوینی وەقتولوا المشرکین حەیث وەجەدتموهم باشە چۆن ئەمە لەگەڵ یەک ئەگونجێت ئایا ئەمە تەناقض نییە نانا محەممەد خۆی هەرتەقەیەکی مەسیحی بووە لە سەرەتا هەر لەبەرەوەش هاوسەرگیری لەگەڵ خەدیجە کردو و پەیوەندی لەگەڵ وەرەقەی کوڕی نەوفەل هەبووە دواتر زانیویەتی لەگەڵ خەڵکی قەبیلەی دوورگەی عەرەبی زمانی تەفاهم نایخوا کاتە کۆچی کردووە بۆ مەدینە ئینتیقامی کردێ کاکە محەممەد بەپێی پێناسەی ئەو سەردەمە سەچی قەدەغە کراوی بەکارهێناوە نەوەوی بەکارهێناوە نەوەوی لە طائف کاتە کۆچی یەکەم دەکات دەری دەکەن بە جوێرەی ئیبن هیشام کەوا لە ئەسیرە نەبەویە دواتر کاتێک دەسەڵاتی دەبێ طائف دەگرێت بە منجەنیق لی دەدا بە منجەنیق لە طائف دەدا منجەنیق قورسترین چەکی ئەو سەردەمە بووە واتە خەڵک دەسووتێنێ بە منجەنیق دەڵێ ئینەهم منهم مناڵەکان و ژنەکانیشیان هەر لە کافرەکانن مشکی لە نییە بیان کوژن لێیاندا محەممەد چی قەدەغەکراوی بەکارهێناوە کاکە گیان
یعنی ئیسلام گاڵتەجاری ئایدۆلۆژیایەک بووە بۆ دروستکردنی دەوڵەتێکی عەرەبی بۆ یەکانگیرکردنی دەوڵەتی عەرەبی وەداقەکانی قورئان خۆیان اعتراف دەکەن دەڵێن بۆ نمونە قورئان ئەعجەمی وەنەبی عەرەبی و دەڵێتن ئەگەر هاتو ئەو قورئانەمان بۆ خەڵکانێکی ئەعجەمی دابەزان باە و بیان خوێن بایەوە ئیماندار نەدەبوون واتە حەقی خۆیەتیان چۆن دەکرێت خەڵکی ئەعجەمی بە قورئانێکی عەرەبی لەبەرەوە ئەو قورئانە بە عەرەبی بۆ ئێوە دابەزیوە ئێوە ئیماندار بن هەمووی تەنانەت محەممەد لە سەرامەرگا دەڵێ کاکەجان دڵێ دورگەی عەرەبی لە مەسیحی و یەهودی پاککەنەوە واتە محەممەد نەیگوتی ئیسلام لەسەر هەم لەسەر ئەمەش با بۆ خەلکێکی دیار بێت کە قورئان بۆ هەموو بەشەریەت نەهاتووە بۆ هەموو کەس لە ئاەتی سوورەت الأنعام لە سوورەتی ئەنعام لە ئاەتی 92 چی ئەڵێ وهذا كتاب أنزلناه مبارك مصدق الذي بين يديه ولتنذر القرى ومن حولها واتا ام كتابه اما ناردوتا بوتو باتو ام قوتنانا بيجيني بو القرى وما مكة ودورو بري يعني زياترنا بەڵێ دەوروبەری زۆر کاکە زۆر ڕوونە من بەرنامەم پێشکەش کردی هەموو دەقەکانم دەرێنەوە زۆر بە ڕۆشنی بۆ نمونە قوسەی بن کیلاب محەممەد لە دەقەکانی قورئان بە خەڵکی کافر دەڵێ کەلب واتە سەگ بەڵام خۆی باپیرەی ناوی کیلاب بووە واتە سەگەکان باشە باپیرەی محەممەد ناوی سەگەکان بووە کاکە ژیان کیلاب من چی بکەم ناوی کیلاب بووە قوسەی بن کیلاب دەیەوێتن دەوڵەت پێک بێنێ ساڵێک دەوڵەت پێک دێنێ لە مەککە کاتێک دەمرێ کێشە دروست دەبێت لە نێوان کوڕەکەی لەگەڵ براکەی دەوڵەتەکە هەڵدەوەشێتەوە دەمێک بووە باپیرانی محەممەد خەریکی دروستکردنی دەوڵەت بووینە دواتر هاتون ئایدو دەبینن ئیمپراتۆرێتی بێزەنتینی ئاینی مەسیحی کردووە بە دەستور ئیمپراتۆرێتی ساسانی ئاینی زەردەشتی کردووە بە دەستور هاتووە بیرۆکەی ئەویان داهێناوە ئاینێک دروست بکەن لە دورگەی عەرەبی خەڵکی عەرەب لە دەوری خۆیان کۆ بکەنەوە ئەنی مەوزوعەکە زۆر دیارە دواتر هەمویان ئیبن الزەنیم بووینە هەمویان یعنی بڕۆ شێوازەکانی هاوسەرگیری بخوێنەوە لە دورگەی عەرەب هەمویان ئیبن الزەنیمن لەگەڵ محەممەد دادەنیشن ئەو پێ یا ڕەسوول الله باوکی من چێە باوکی تو ئەبوو حودەیفەیە ئەی باوکی تو ئەبوو شەیبەیە باوکی تو چی هەمویان شک و گومانیان لە باوکیان هەبووە اینجا هاتون بە ئێمە دەڵێن ئەو دەبەنگانەی کورد ئەگەر ئیسلام نەبووە تۆ نەدەزانی باوکت چێە ئێتە باشە خۆ محەممەد تەمەنی چەند ساڵ بوو کاتێک ئیسلام هات عەبدوڵڵا و ئامینە خۆ ئاینێکی ئاسمانیان نەبوو لە سەریدا هاوسەرگیری بکەن بە قسەی ئێوە بێتن محەممەد ئیبن الزەنیمە وایە یان نا زۆڵە محەممەد زۆڵە ئەوە سەلمانتان یعنی واس لە هەندێک شت بێنن خەڵکی کورد من پێم وایە خەڵکی کورد پێویستە فێرە عەرەبی بکرێ کاکەجان شتێکی زۆر گرنگ هەیە لەسەر ئەم بابەتە ئەڵێن باوکی حەمزە لەگەڵ باوکی محەممەد لە یەک ڕۆژدا هاوسەرگیریان کردووە دەیە تاریخی ئیسلام دەیە ئەخوینی حەمزە 4 ساڵ لە محەممەد گەورەترە ئەی باشە ئەمە چۆنە بیت کاکە لەوێ بۆ نمونە جۆرەکانی هاوسەرگیری زۆر بووە لە دورگەی عەرەبی 4 ساڵ بۆ نمونە کاتێک حەمزە لە شەڕی ئوحود دەکوژدرێ دەڵێتن حەمزە کاتێک لە شەڕی ئوحود کوژرا 4 ساڵ لە پێغەمبەری ئەڵڵا گەورەتر بوو دەچێ سەر ئیبن هیشام و ئەسیرە نەبەوی دەڵێ عەبدولموتەڵیب لەگەڵ عەبدوڵڵای کوڕی لە هەمان مەجلیس هالە و ئامینەیان هێنا هاوسەرگیریان کرد و هەروەها سیرەکە دەڵێت عەبدوڵڵا دوومان دوای هاوسەرگیریەکە مرد کەچی خۆی یا دەبی تەمەنیان وەک یەک بی یا دەبی محەممەد لە حەمزە گەورەتر بی بەڵام حەمزە 4 ساڵ گەورەتر بووە واتە محەممەد 3 ساڵ و 10 مانگ لە دوای مردنی باوکی لەدایک بووە عەجیب غەریب ولەسەر بابەتەش لە ئیسلامی خۆی خۆدا هەموو مەلایەکان و ئەم خوێندمەژی لەسەر ئەم بابەتە ئەڵێ ئەگەر سەفەرت کرد دوای گەڕایەوە دوای 4 ساڵ بینیت ژنەکەت مناڵێکی بچووکی هەیە مەسەرەن تەمەنی مانگێکە نابێت تۆ بڵێ ئەمە کوڕی من نییە دەبێ ئەمە کوڕی تۆیە بەڵێ هەندێکیان دەڵێن 4 ساڵ هەندێکیان دەڵێن 5 ساڵ هەندێکیان دەڵێن 10 ساڵ جا نازانم ژن فیلی دەبێ یا کەرکەدەن نازانی دەبێت ڕاستیەکەی دیترەوە بۆ خۆیان بەجێ دێنێت زۆر شتی سەیر وە هەن
کاگە هەڵە زۆر دکتۆر سوپاس بەڕێزانی تر وەرگ لە من زۆر قسەم کرد پێ زۆر من خۆشحاڵ بووم حەزەکەم تۆ هیوادارم بمینی بەردەوام بن. من حەزەکەم تۆ بمینی ئەگەر کاتت هەبێ هەنێک پرسیار لە تۆ ئەکەین دەبی 10 دقە بڕۆم تەلەفۆنێکم هەیە بەڵام دواتر لەگەڵتاندا دەبمەوە داوای لێبردن دەکەم زۆر زۆر باشە داوای لێبردن قوربان دەکەم. دکتۆر زۆر پێخۆش بووین سەرکەوتۆ بی دکتۆر گیان زۆر سپاس زۆر سپاس سەرکەوتۆ بی جانەکەم سەرکەوتۆ بی هەواڵن دەلال دکتۆری gelek em zengîn kirîn zor spas bû wî jî ku bi hewe jî bû hîn mandû bûn ev şevel gel me bi rastî gelek cara layfa me qet hebû lê her çawa bît hîvîdarên me şiyabîn tiştekê baş bû we pêşkêş bikin eger kesekî musilman yê bisilman hezke daxil bît ez dê wî jî daxil kem û eger ne çunkî yaş min ve bû direngil defe hemiya زۆر سپاس بۆ هەمی و لایکێنەوە و کۆمنتێنەوە زۆر سپاس بووە کیت بێت ئەگەر کەسێکی vê daxil bî tinê bila min jimareyekê binivîsît reqem 1 bazê helwîst axîn wergire helwîst axîn baş e dê wergirin bes bila kommentekê bû min binivîsît helwîst axîn hezkem wergirim Azad Zaxoyî eger te vêt ez hezkem te daxil kem bes zat ez vê daxil biyan ne Bira surat şerح bû çi hatibû ew bila bû careka dîbît kek Kurd û çavê te maçî dikem kek Xurşîd hezke daxil bît spas bû te kek helwîst bila bû min kommentekê binivîsît ez ê doktor ez ê kak Xurşîdî wergirim eger kak helwîst hezke daxil bît ez dê wergirim min welat Fetah Tamam welat kek welat ew bû te hat pişt te re ez ê doktor ez dê mamosta Xurşîdî jî wergirim ez kak welatî werbigirim ew kak welat bû te hat riha birayê kak welat ez sêvîdarim tu werbigirî çunkî min ya bi te firê kirî eger tu newergirî de sehkîne kesekê dî Tamam refid bira wî refid kir got min wergire min bû firê kir û refid kir ew kiça Kurd te gelek cara daxist kirbû hemû bû te firê kireve eger dê daxil bî daxil be helwêst bes helwêst ba jimareyek bû min binêrît hewarî wernegire bazê kê vida helwîst axîn got ez ev şeve neşim baxivim aha tamam bira bazê ne direnge baxive helwîst daxil nabît baş e em jî qet'e kird hawrêyan şê natwanim spas dikim tamam baş e giyanekim ew hes naket baxivît bijît ez neşim helwîst wîtî natwanim tamam kek welat min bû te firê kir te qet'e kir ez nizanim boçî min bû te eve dubare bi te firê kem tu qet'e kir riha birayê erê barîke eger melaneyên çi fayde tê danîne bes her çawa bît hem baş e şevbîrîn e û xweş e û mirov bi xwe bax vêt gel êkûdot bigihît gelek tiştekî baş e kek welat ew min bû te firê kir du cara ez hez kem tu werbigirî pêşewa neber tu wergire pêşewa nizanim daxil bûye an ne bira tu wernagirî kak pêşewa eger pêşewa kak pêşewa ez hez kem pêşewa daxil bikim tenê bila bû min jimarekê binivîsît jimareyek ez dê pêşewayê daxil kem pêşewa kak pêşewa bes bila bû min jimareyek binivîsît tamam bes bila bes bû min kommentekê binivîsît
کاک پیشەوە ئەگەر گوێت لە دەنگم بێ تەنیا ژمارەیەک بنووسە پاشا باوەڕ ناکەم پێشەوە برا پێشەوە دیار نینە لە دەفمە ببورن هەواڵان خوشکی تاڤگە داخلکە خوشکی تاڤگە ئەگەر دەیەوێت تو داخل دەکەم ڕێناو سەلیم زیری ئەس دێ بوو کاک ڕێناسی فڕێکەم کاک ڕێناس ئەو بوو تەهات ئەو کاک ڕێناس مزیری مە بۆ فڕێ کرد کاتی وەرگریت یان نە تمام بلا برا بێت ئەس دی وەرگیرم ڕەحا برای خێری فرناس داخلکە خێری فرناس کیشکە بابوو ئاشتی فەریق تو لێرەی ئەویش ڕافز کرد برا تو ڕافز کەیت ئەژی ڕافز کرد ئەمبراتۆر کاک بازێ من داخلکە من مسلمانم ئەمبراتۆر دا ئەمبراتۆری داخلکەین ئەمبراتۆر برا بوتە ناهێت نزانم فەیسبووکی تێی کەڤنە هیویت کەم فەیسبووکی خۆنی کەیدی بوتە هێت مامۆستا خورشید برانم ئەس نزانم ئەس ئەوێت بوو داخل کەم هەندێک ئاوێت بێن داخل بن فەیسبووکی وانی کەڤنە تەحدیث نەکردە هیویت کەم تەحدیث کەی فەیسبووکی خۆدا بوتە بێت پێشەوە وەرگیرە کا پێشەوەکێک ئێمە پێشەوە بلال بێ سەر هەردوو چاوێت خودی وەرگیرم ئەو پێشەوە تەمام ئەو برا پێشەوەژیک حەسکەم وەرگریت سڵاو ڕێزم کاتتان باش بڵاو گیانێکم باشیت چاوی منێ زۆر سپاس زۆر پێ خۆشحاڵین کاک پێشەوە قوربانە بم پرسیارێکی زۆر موسڵمانانە بکەم بەڵێ بابەتەکە لەسەر چییە گیانێکم بابەتەکەمان لەسەر ئەخلاق بوو ئەخلاقی ئیسلامی ئەخلاقی ئیسلامی ئەوە زۆر خۆش بوو ئێستا کابرایەک هەر لە خۆیەوە لە ناو ئەکاونتی من نایناسم هاتووە ئەڵێت ئەم پێشەوایە فەلسەفەیە هێنایەوە ئیمانوێل کانت ئەڵێ مادام کە ئەخلاق هەیە خوداش هەیە و مادام پێشەوا باوەڕی بە ئەخلاق نییە پێی وایە کە ئەخلاق لە ناوگەڵدایە کەواتە پێشەوا ئەخلاقی نییە خوداش هەیە هەر لە خۆیەوە نازانم یعنی من شەڕی ئەوە ئەەکەم ئەڵێم کاکە ئەخلاق لە ناوگەڵ نییە کابرایەک هاتووە مسلمانێک هاتووە ئەڵێ پێشەوە ئەڵێ ئەخلاق لە ناوگەڵە مسلمانانی بەڕێز جۆ بگرن من ئەزانی چی برای ئەزیزم کاکە جڤاک تیڤی من بەو شێوازە ناوت ئەهێنم تەمام زۆر قوربانە بم ئەگەر ئەم مسلمانە بەڕێزانە بچن وشەی ئەخلاق بخەنە ناو گۆگل ترانسلیت باشە چ زمانێک ئەزانێ بۆ نمونە ئینگلیزی ئەزانێ بزانە ئەخلاقە بێتە چی ئەگەر ئەخلاقت خستە ناو گوگل ترانسلیت ئەگەر لە بەرامبەرەکەی بە ئینگلیزی بوو بە ڤێجینە بوو بە ناوگەڵ ئەو کاتە ئێمە هەمومانەڵێن ئەخلاق یعنی ناوگەڵ بەڵام لە گوگل ترانسلیتیش ئەخلاق ئەبێتە مۆراڵ باشە یعنی ڕەوشت کاکە من تێناگەم بۆ لە بەڵێ بێگومان یعنی ڕەوشت ئەخلاق یعنی ڕەوشت بۆچی ئەبێت ئەخلاق لە لای موسڵمان ناوگەڵی خۆشی نا ناوگەڵی دایکی تێگەی ئەمە کێ وای کردووە کە شەرەف حەقی بە چیەوە هەبێ بە ناوگەڵی دایکیەوە کاکە شەرەف یعنی شانازی تێگەی ئێستا بۆ نمونە جەنابتان جڤاک تیڤی برادەرانی بادینان برادەرە مرۆڤ ئازادی خوازەکانی بادینان شەرەفی ئێوە جڤاک تیڤیە شەرەفی ئێوە لەم کاتەدا ئێوە شانازیەکەن بە جڤاک تیڤیەوە کەواتە ئەمە شەرەفە بۆ ئێوە وایە
ئەکەواتە موسڵمان ئەبێ لێرەدا بزانی کە شەرەف هەر شتێک کە شانازی پێوە ئەەکەیت تۆ شانازیەکەی بە ناوگەڵی دایکتەوە موسڵمان کە پێت وایە شەرەف لە ناوگەڵی دایکدایە نا عەیبە کاکە ئەبێت تێبگەن بەڕاستی ئەخلاق یعنی ڕەوشت شەرەف یعنی لانی کەم با نیشتیمان بێت با شەرەفی تۆ ژنە گەریلایەک بێت ینی با شەرەفی تۆ زمانت بێ با جلوبەرجی کوردی بێ نازانم هەر شتێک بەداخەوە بەڕاستی کەلتوری محەممەدیزم کارێکی وای کردو بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی ئەڵێن ئەخلاق کە گوایە لە ناوگەڵدایە بۆ نمونە ئەگەر کەسێک سێکسی کردبێ ئەڵێن ئەو کەسە بێ ئەخلاقە دەستخۆش بەڵام ئەوە کەی حەقەیە بە ئەخلاقەوە خەڵک هەیە پیشەی یعنی مهنەکەی بۆ نمونە ژنێکە لە وڵاتێکەژی با بڵێن لە یۆنانەژی ژنێک لە یۆنانەژی پیشەکەی چێشفرۆشە چێشفرۆش تێگەی یعنی چی بەڵێ بەڵێ چێژە فرۆشێ من حەز ناکەم دەستەوە پێشەوە گیان ئەمن هەم لەسەر ئەم بابەتە من ئەڵێم باشە ئەخلاق لە چوار ژنیدا هەیە ئەخلاق لە چوار ژنیدا هەیە ئەوە لوتکەی بێ ئەخلاقیە لە سەبایە و جاریەدا هەیە ئەخلاق یعنی دوای ژنیش وەما مەلەکەت ئەیمانکم ئەوەی سەبایە و جاریە ئەمە ئەخلاق لێرەدا هەیە لە لای ئەوەن یعنی کەوەک ئەوان سیر بکەین یعنی برای ئەزیزم ئەخلاق لەناو قورئاندا نییە قورئان کەلامی ئەڵڵایە کە گوایە عەلەساس قورئان کەلامی ئەڵڵایە قورئان بێ ئەخلاقە کاتێک کە بەڵێنی حورالعین دەدات کاتێک کە بەڵێنی غلمان مخەلەدون ئەدات ئەمە بێ ئەخلاقیە تۆ سەیریکە مناڵێکی بچووک بە ناوی کوڕە نەمرەکان ولدان مخەلەدون بیبێتە ناو خەیاڵی پیاوی موسڵمانەوە بیان نێری خۆیان بتەقێننەوە ئەها مەسەلەن پیاو هەیە حەزی لە نێربازیە جا طبعاً چونکە محەممەد خۆی پێدۆفێل بووە ئەمانیش هەمویان مەسەلەن هاتووە چونکە خۆی کابرایکی پێدۆفێل بووە حەزی لە عایشە بوو عایشە بە 6 ساڵی و بە 9 ساڵی چۆتە لای و ئەمانە هاتووە هەمان شتی پێشکەش کردوتەوە بە شوێن کەوتووەکانی وتوێتی ئەگەر ئێوە بجەنگن بۆ ئەم دینە ئێمە لە جیهانی دووهەمدا کە ناوی بەهەشتە ئێمە غلمان مخەلەدون حورالعین طبعا وەصفیشی کردوون وەکو لؤلؤ المەکنون و ئەم شتانە ئەوە نیە زۆر بە جوانی ئێکاچی من ئەمە بێ ئەخلاقیە من وەک خۆم هەتا وەکو ئێستا بە کەسێکم نەوتووە بڕۆ شتێکم بۆ بکە دوایی من قەحبەت بۆ دێنم کچێکت بۆ دێنم ژنێکت بۆ دێنم گانی لەگەڵ بکە سێکسی لەگەڵ بکە ئەگەر من ئەمە بڵێم بەڕاستی ئەمە من بێ ئەخلاقم بێ ئەخلاق لە ناوگەڵمەوە نا لە ڕەوشتمەوە چونکە ئەمە بێ ڕەوشتیە بەڵام قورئان ئەم بێ ڕەوشتی کردووە قورئان بێ ڕەوشتی کردووە ئەڵێ شتێک دۆمە بکە هەم لەسەر ئەمە ئەڵێ یعنی کە بەبادینی ئەڵێم یعنی کە قورئان ئانگۆ ئیسلام بێژیت هەر تشتێکی تۆ بۆ من بکەی پشتی وێ کریارە تۆ بۆ من بکەی وەک جیهاد وەک مەتەلەن ئیمان بە محەممەد و ئیسلامێ پشتی توت مری پشتی مرناتە لە بەحەشتی تو دێ سکسیکەی ئانکو گەوادیە بە نابیتە بە یعنی کەسە گەوادیەکە ئێمە طبعا الله ئەزانی چییە الله خەیاطی پەردەی حۆریەکانە باشە ئەوە نییە ئەڵێن حۆریەکان لەگەڵ مجاهیدە ڕیشنەکان بڵێن داعشەکان و ئەلقاعیدە کە ئەچەن سواری حۆریەکانە بن لەگەڵ کونیانەکەن یەکسەر ئەڵڵا ڕائەکات ناوگەڵیانە دوورێتەوە باشە یەکسەر دووبارە چاکێکەتەوە یعنی لەبەر خزمەتی سکسی ئەم مسلمانانە وەستاوە یعنی خوا هیچ شت نییە هیچ ئیشێک نییە لەبەر خزمەتی سکسی ئەم مسلمانەیە کاتی گانەکە دووبارە ئەیەوێت گان بکەتەوە خوا جارێکی تر ئەمە کەتەوە کچ ئەم پەردەیە بۆ ئەدریتەوە ئەنجا ئێمە گۆرانیەکمان هەیە گۆرانێکی سۆرانیمان هەیە مەزهەری خالقی بە ناوی ئەڵێ شیرین تەشی دەڕێسێ ئەنجا ئێستا حالیان چونکە
شەڕڤانەکانی ئێمە موسڵمان زۆرە کوژن باشە هەمووشی ئەچێ بۆ بەهەشت وایە ئەنجا ئێستا ئیزدحامێکی زۆر لە بەهەشت دروست بووە ئێستا ئەڵڵا بەکرەی نەماوە بەکرە دەزی و داوی نەماوە ناوگەڵی حۆریەکان بەدوورێتەوە ئێستا ئەڵڵا تەشی داڕێسێ تەشی ئەڕێسێ ئەوە نییە ئەوش لای بادینانی شایە تاکە تەشی ڕێستنەوە هەر کورد لەوەتەی هەیە تەشیە ڕێسێ باشە کاکە ڕێز و حرمەتم هەیە چاوت ماچەکەم من زیاتر کاتان ناگرم کاتەکە زۆر درەنگە ئەبێ بخەوم چکۆ بەیانی ئیشم هەیە موعیدم هەیە برای حەزەکەین دووبارە و سێبارە و چواربارە بێتە لای ئێمە و حەزەکەین ینی هەرجار بەشدار بی لەگەڵ ئێمە قوربانە بم بە خۆشحاڵیەوە کاکە ئێوە چاوی منن برای گەورن زۆر پێ خۆشحاڵم زۆر هەر هەبن شاد بۆ ئێوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو برادەرانی بادینان چاوتان ماچەکەم زۆر سپاس چاوی تۆ ماچەکەین شەو شاد براکەم شەو شاد هەواڵان ئەفشەوە بڕاستی لایفامەوە خۆش بوو سپاسیەوە هەمی بڕاستیژی بوو درەنگ وەکی پێشەوەی گوتی ویجا داخوازش برایم خویم مسلمان دیکم ئەفشەوەت خەیالت خدا دەمات نڤن خەونت خۆش حوریا و ببینن و بغلمان مخلدون و ببینن و بینه پیشتاوت خو کادی چاوال ویری سکسیکن و دی چاوا خدا ویری البر خدمت آوی سکسیوی راوستید و دی چاوا ریبارت عرقی بو اینید و دی چاوا سکران بید و دی وخود و دی سکسیکت دوان خیالا دا بنفن اموهین و جاره کادی و لایف کدی و بابت کدی و ریزو صلاف و همیا و جاوی و همیا ماجد کن